ڕۆژ باش بینەرانی کوردستان 24 هیوادارین کە لە هەر شوێنێکن تەندروست و لەش ساغێ وا هیوادارین کە ئەم ڕۆژانەی کە لە ماڵەوە بەسەر دەبن بە باشترین شێوە کاتەکانتان بەڕێ بکەن و بە شێوەیەک نەبێت کە بێزارکەر بێ بۆتان چونکە ئێمە لە بەرنامەی ڕۆژ باش من و هاژەی هاوکارم هەموو ڕۆژێک بە کۆمەڵێ بڕگە و بابەتەوە دێنە لای ئێوەی عەزیز و خۆشەویست. ئەمڕۆ وەکو ڕۆژەکانی دیکە کۆمەڵی بڕگە و بابەتمان بۆ ئامادەکردوون یەکێک لەو بڕگانی کە ئامادەمان کردووە یاخود باسی لێوە ئەکەین سەرنجی ئەخەینە سەر ئەویش ئەوەیە کە زۆربەی شوێنەکان ئێستا بەگشتی لە کەرتە گشتەکان و کەرتە تایبەتەکان پشویان ڕاگەاندووە و ئەمە بۆتە هۆکاریەوە کە هەموو ئەوان ئەو کارمەند و ئەو کەسانی کە لە کەرتە تایبەتەکانیش کار دەکەن لە ماڵەوە بەڵام هەندێک شوێن هەیە لە کەرتە تایبەتەکان داوا لە کرێکارەکانی دەکات بگەڕێنەوە سەر کارەکانیان و ئێمە لەبەر ئەو بابەتە و زیاتر پرسی ئەوە کە بزانین ئایلانی پەیوەندیدار چۆن هەڵسوکۆت لەگەڵ ئەو مامەڵە لەوە ئەکات لەگەڵتانە بین بڕۆ. بەڵێ ڕۆژ باش سۆڤان ڕۆژ باش بینەران و بیسەرانی کوردستان 24 ئەمڕۆ هاتینەوە میوانی ماڵەکانتان بۆیە ئەڵێن ماڵەکانتان لە بەرەوەی کە هەمووتان بە پارێزراوی لە ماڵەکانتان مابێتنەوە و هاتوچۆی دەرەوە نەکەن و هاتوچۆکانتان تاپێتان بکرێت کەمتر بکەنەوە هەر بەو پێی کە ئەم ڕۆژ دووەم ڕۆژی قەدەغەکردنی هاتوچۆیە سەرجەم شقامەکان چۆڵە هاوکات لەگەڵیدا هەموو کارمەندانی ئاسایش پۆلیس و بە تایبەتیش تەندروستی کە بەردەوام لە نەخۆشخانەکان لە چاودێری هاوڵاتیانان و کارمەندانی ئاسایش بەردەوام من ئەم بەیانەیە کە هاتم لە چەندین شوێن لە جێبەجێکردنی ئەرکەکانیان بوون بۆ پاراستنی هاوڵاتان بۆ ڕێگریکردن لە هاتوچۆ بۆی بێگومان ئەوە بوو ئەوەیە کە ئێمە پارێزراو بین لە ماڵەکانمان بەڵام ئێمە وەکو ڕاگەیەنکاران هەمیشە لە هەموو بارودۆخەکان لەگەڵتان نامێنینەوە بۆ ئەوەی کێمە زۆرترین هەواڵ و بابەتی سەرنجڕاکێش بۆ ئێوە ئامادە بکەین و لە ماڵەکانتان بینەرمان بن. زۆر سپاس بۆ کاتە بۆ ئەو سعاتێکە لەگەڵ ئێمامێنەوە لە بەرەوەی کۆمەڵە بەرگە و بابەتی گرنگ و سەرنجڕاکێشمان بۆ ئامادە کردوون هەر لە ڕێکارەکانی کە هەر لێک لە قایمقامێتی سلێمانی و هەولێر بەو استراتیژە گرنگی یاخود بۆ استراتیژە باشەی کە حکوومەتی هەرێم دایڕشتۆ بۆ بەرەنگاربوونەوە و ڕێکاری تون بۆ کۆرۆنا و مەترسیەکانی لەسەر هاوڵاتیانی کوردستان. بەڵێ هەروەک باست لێوە پێشێکە بچمە ناو کورتێ هەواڵەکانەوە ئەوش لە یاد نەکەین کە پارێزگای هەولێریش ڕێنمایی بڵاو کردوەوە ڕاگەندراوێکی بڵاو کردوەوە سەبارەت بە شۆفێرانی تەکسی کە ئێستا دەبێ پابند بن بە ئەو ڕێنمایانەی کە پارێزگا و حکوومەتی هەرێمی کوردستان دەری کردووە و هەر ئۆتۆمبیلێکیش کە پابند نەبێت ئەوە سزای یاسایی دەدرێت و تەنانەت دەست لەسەر ئۆتۆمبیلەکەیش دەگیرێت بۆیە ئێمە هەوڵە دێن زیاترین بڕگە و بابەتەکانتان بۆ بخەینە ڕوو لەم کاتێک کە ئێستا پێویستە زیاترین هۆشیاریمان لەبارەی بەرەنگاربوونەوە ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا هەبێت. سەرتا کورتێک لە هەواڵەکان فەرموو. مەسرور بارزانی پەیامێکی لەبارەی ڕێوشوێنەکانی خۆپاراستن لە ڤایرۆسی کۆرۆنا بڵاو کردەوە. مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان گوتارێکی تایبەت با گرتنەبەری ڕێوشوێنەکانی ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا بڵاو کردەوە و ڕاگەاند پێش زۆرینەی وڵاتانی جیهان لە هەرێمی کوردستان ڕێکارەکانی خۆپاراستن لە ڤایرۆسی کۆرۆنا گیرانەبەر ڕاشی گەیاند گرتنەبەری ڕێکارەکان بۆ سەلامەتی گیانی هاوڵاتیانە و لە داهاتوودا ڕێکاری پێویستتر دەگرینەبەر. مەسرور بارزانی سوپاسی پشتیوانی و خۆڕاگری هاوڵاتیانیشی کرد و داواشی کرد هەموو لایەک بۆ تێپەڕاندنی ئەم دۆخە سەختە هاوکار بن. هاوکات ئاماژەی بەوەش کرد پێویستە خاوەن مڵکەکان ڕەچاوی ئەم دۆخە و گوزەرانی پێچەکان بکەن. وەزارەتی تەندروستی هەرێمی کوردستان ڕایگەاند هیچ حاڵەتێکی نوێی توشبوون با کۆرۆنا تۆمار نەکراوە. وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەاند لە 24 کاتژمێردا پشکنینی تایبەت بۆ کۆرۆنا بۆ 227 کەس کراوە و دەرکەوتووە کەسیان هەڵگری ڤایرۆسی کۆرۆنا نین. ڕاشیگەیان تەنیا 1352 کەس لە کەرەنتینەکان ماون. جەختیش دەکاتەوە ئامێری هەناسەدان بۆ هیچ توشبوویەک دانەنراوە و دۆخی تەندروستیان جێگیرە. وەزارەتی تەندروستی ئاماژە بەوەش دەکات تا ئێستا هیچ بەرپرسێکی هەرێمی کوردستان تووشی کۆرۆنا نەبووە. وەزارەتی ناوخۆ ڕایگەاند کە ئەو دوو کەسەی لە هەولێر و حاجیاوا پێشنێژیان بۆ ژمارەیەک هاوڵاتی کرد دەستگیر کران. وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان لە بەیاننامەیەکدا ڕایگەاند
کە ڕۆژی هەینی لە دەرەوەی حرەمی مزگەوتی ئیسرا و میعراج لە هەولێر هەروەها لە نزیک شارۆچکەی حاجی ئاوا سەر بە دەڤەری ڕاپەڕین 2 کەس پێشنێژیان بۆ هاوڵاتیان کردووە. ئەمەش پێشێلکردنی بڕیار و ڕێنمایەکانی حکوومەتی هەرێمی کوردستانە بۆ ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا. بۆیە دوای وەرگرتنی فەرمانی دادوەر ئەو 2 کەسە دەستگیرکران. 5 حاڵەتی دیکەی توشبوون بە کۆرۆنا لە عێراق تۆمارکران. وەزارەتی تەندروستی و ژینگەی عێراق لە ڕاگەیەندراوێکدا بڵاوی کردەوە لە 24 کاتژمێردا پشکنینی تایبەت بۆ کۆرۆنا بۆ 100 گومان لێکراوکراوە و دەرکەوتووە. لەو ژمارەیە 5 کەسیان هەڵگری ڤایرۆسی کۆرۆنان. بەپێی ڕاگەیەندراوی وەزارەتی تەندروستی عێراق 3 حاڵەتی توشبوون بە کۆرۆنا لە بەغدا و یەکێک لە زیغار و ئەوەی دیکە لە کەربەلا تۆمارکراوە. هەر سەبارەت بە کۆرۆنا ژمارەی توشبووان بە ڤایرۆسی کۆرۆنا لە ئێران 12,000 کەسی تێپەڕاند. کیانوش جیهانپور گوتەبێژی وەزارەتی تەندروستی ئێران لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەاند لە 24 کاتژمێری ڕابردوودا 1365 حاڵەتی نوێی توشبوون بە کۆرۆنا تۆمارکراون و ژمارەی هەڵگرانی ئەو ڤایرۆسەش گەیشتۆتە 12,729 کەس. ئاماژەی بەوەش کرد تا ئێستا بەهۆی کۆرۆنا 611 کەس گیانیان لەدەستداوە و 4339 توشبووی دیکەش چاکرد. وا سووریا بۆ ڕێگری لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا هەڵبژاردننی پەرلەمانی وڵاتەکەی دواخست. نووسیگەی بەشار ئەسەد سەرۆکی سووریا لە ڕاگەیەندراوێکدا ڕایگەیاند لە پێناو سەلامەتی گیانی هاوڵاتیان و ڕێگری لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا بڕیاریاندا هەڵبژاردننی پەرلەمانی وڵاتەکەیان دوا بخەن. ئاماژەی بۆش کرد هەڵبژاردننی پەرلەمان کە بڕیار بوو 13 مانگی نیسان ئەنجام بدرێت بۆ 20 مانگی گوڵان دواخن. و دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا ئاشکرای دەکات پشکنینی ڤایرۆسی کۆرۆنای بۆ کراوە و چاوەڕوانی ئەنجامەکەی دەکات. دۆناڵد ترامپ سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە چوارچێوەی هەوڵەکانی وڵاتەکەی بۆ بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا گوتارێکی پێشکەش کرد و ڕایگەاند 50 کەس لە ئەمریکا بەهۆی کۆرۆنای گیانیان لەدەستا و نزیکەی 4 میلیارد دۆلاریش بۆ بەرەنگاربوونەوەی ڤایرۆسەکە تەرخان کردووە. ترامپ ڕایگەیاند پشکنینی تایبەت بە کۆرۆنای بۆ ئەنجام دراوە و چاوەڕێی ئەنجامەکەیت. ئەمیش گرنگترینێک بوو لە کورتەی هاوڵەکان یامڕۆ. پارێزگای هەولێر لە ڕاگەاندراوێکدا سەرجەم شۆفێرانی سنتەری شاری هەولێری ئاگادار کردوتەوە کە سەرپێچی بڕیاری قەدەغەکردنی هاتوچۆی وەزارەتی ناوخۆ نەکەن. هەروەک چۆن سۆڤان تۆ سەرەتا باسی کرد کە ئەوانەی کە سەرپێچیەکەن بە تایبەت شۆفەرانی تەکسی دووچاری ئەوابنەوە کە سزا بدرێن لەبەرەوەی چەند ڕۆژە باز لەواکرێکە بمێننەوە لە ماڵەکان بۆ ماوەیەکە ئێستا بۆ ماوەی 48 کاتژمێر ڕاگەیەنراوە ئەمڕۆ دووەم ڕۆژی ئەو قەدەغەکردنی هاتوچوێ بەڵام هێشتا هەندێک کەس هەر لە شەقامەکان هاتوچۆکە و ئەبێتە هۆی قەرباڵغی هەرچەندە کارمەندانی وەزارەتی ناوخۆ بە گشتی لە ئەرکدانوە لە چاودێری ئەو دۆخەدان بۆی کە هاوڵاتیان کەمتر بچنە دەرەوە. بەڵام ئێستا پارێزگای هەولێر ڕایگەاندووە کە بە سزای یاسایی ڕوبەڕووی ئەو کەسانە بنەوە و بە پێچەوانەوە هەر هاوڵاتێکیش بە ئۆتۆمبیلەکەی بێتە دەرەوە سزا درێت واتانی جگە لە تەکسەکانیش هاوڵاتی دیکەش بە ئۆتۆمبیلەکەی بێتە دەرەوە سزا درێت. ئەمەش دەقی ڕاگەاندراوەکەیە. کە ئاگاداری سەرجە و شۆفێرانی سنتەری شاری هەولێر دەکەینەوە کە بە هیچ جۆرێک لە ماڵەکانیان دەرنەچون سەرپێشی لە بڕیاری قەدەغەکردنی هاتوچۆی وەزارەتی ناوخۆ نەکەن بە پێچەوانەوە هەر هاوڵاتیەک بە ئۆتۆمبیلەکەی بێتە دەرەوە دووچاری سزا و ڕێکاری یاسایی دەبێتەوە. ئۆتۆمبیلەکەی دەستی بەسەردا دەگیرێت و هەر بۆ ئەمە بەستەش تا ئێستا تیمەکانی پۆلیسی هاتوچۆی ناوشار بەهۆی سەرپێچی لە بڕیاری قەدەغەکردنی هاتوچۆ 7 ئۆتۆمبیل دەستی بەسەردا گیراوە. بۆیە داوا لە هاوڵاتیانی خۆشەویست دەکەن پابەندی ڕێنمایەکان و بڕیارەکان. بەڵام ئەمە با بگرینە بەرچاوکە بەڕاستی ئێستا دەرەوە کەس هاتوچۆی تێناکات. بۆچی شۆفێرێکی تەکسی ئەبێ ڕێنمایەکان پێشێل بکات و ڕێنمای تەندروستەکان پێشێل بکات و بێتە دەرەوە و ئۆتۆمبیلەکەشی دەستی بەسەردا بگیرێت لە کاتێکدا کە خدا نەخواستە ئەگەر حاڵەتێکی زۆر کتوپڕیان بۆ بێتە پێش ئۆتۆمبیلی لە ماڵەوە نەبێت چونکە ئەو شوێنانەی کە بۆ حاڵەتە کتوپڕەکان دانراون وەکو نەخۆشخانەی فریاکەوتنە یاخود دەرمانگاکانە ئەمانە هەمووی کراون ئەگەر هەر حاڵەتێکی نەخوازراوی تەندروستیان بۆ ڕوو بدات ئەو کاتە ئۆتۆمبیلت نابێت یان هەر حاڵەتێکی دیکە
بۆیە تکایە ڕێنماییەکان ڕەچاو بکەن و هەموو ئەمانە لە قازانجی خودی خۆمانە. بێگومان بە هەمان شێوەی پارێزگای هەولێریش قایمقامەتی قەزای ناوەندی سلێمانی ڕاگەندراوێکی لەبارەی ڕێکارەکانی ڕوبەڕووبوونەوەی بڵاوبوونەوەی کۆرۆنا بڵاو کردوتەوە و داوا لە هاوڵاتیانەکە پابەندی ڕێنمایەکان بن و دڵنیاییشیان پێەیە کە چاودێری بەسەر بازاڕەوەکەن و ڕێگە بە بەرزبوونەوەی نرخی پێداویستیەکان نادەن و هەر کەسێکیش نرخی کاڵاکانی زیابکەوە ڕوبەڕووی سزای یاسایی ئەکرێتەوە و جەختی شەکاتەوە کە ئەوان بە هیچ ناڵن ئەو نرخە زیاد بکرێت و بەرز بکرێت. بەڵێ هەر چونکەوە دڵەراوکی لە لای خەڵک دروست کردووە کە ئەگەر ئێستا لەو قۆناغەیە بین کە ئێمە دەرناچین و هەموو لە ماڵەوەین دەبێت کاڵاکان زۆر شتومەکەکان نرخیان بەرز بێتەوە کە ئەمیش قایمەقامی ڕوبەڕووی ئەو شتەگۆتەوە. بێگومان و ڕێنمایی بۆ خۆپاراستن لەگەڵ ئەوەی کە دەری کردووە بەردەوام باسی لەوەش کردووە کە ئەگەر هەر کەسێک هەر فرۆشیارێک پابند نەبێ بەو بڕیارانەوە بەو ڕێنمایانەوە ئەوە سزای یاسایی دەدرێت. دکتۆر دلاوەر علادین سەرۆکی ئەنستیتۆی میری پەیامێکی ڤیدیۆیی لەبارەی ڕێکارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و ڕێنمایەکانی خۆپاراستن لە ڤایرۆسی کۆرۆنا بڵاو کردوتەوە کە پەیامێکی ڤیدیۆیە پێکەوە ئەو پەیامە دەبینی. بەڕێزان سڵاوە، ئێمڕۆ لە ناوڕاستی مانجی ئادار جیهان پێیناوەتە قۆناغێکی نوێ لە بەرەنگاربوونەوەی پەتای کۆرۆنا. خۆشحاڵم بەوەی هەرێمی کوردستان هەنگاوی باشی بڕیەوە و دەستکەوتی گەورەی هەیە، ئەویش سپاس بۆ ڕۆحی هاوکاری نێوان هاوڵاتی و کۆمەلگا و حکوومەت و بەرزبوونەوەی ئاستی وشیاری هەموو لایەکیان. ئەو استراتیژەی کە حکوومەتی هەرێم پەیڕەوی کردووە استراتیژێکی باشە کە بریتێ لە ڕێگرتن لە هاتنەژڕەوەی ڤایرۆسەکە و دواتر ڕێگرتن لە تەشانەکردنی. وڵاتانی دنیا استراتیژیان جیاوازە و مۆدڵیان جیاوازە بۆ ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا. وڵاتانێک وەکو چین یان وڵاتانی کەنداو هەوڵ دەدەن ڕێ بگرن لە هاتنەژوورەوەی ڤایرۆس وەکو کوردستان و دواتر لە تەشانەکردنیدا ڕێ لێ دەگرن. بەڵام وڵاتانی تری وەکو بەریتانیا و ئەڵمانیا فەڕەنسا لە بەرەی پێشەوە شەڕیان نەکردووە. ڕێگەیان نەگرتووە لە هاتنەژوورەوە و تەشانەکردن تەسلیمی حاڵەتێک بوونە کە دەزانن بڵاو دەبێتەوە. بەڵام هەوڵیان داوە بۆ بەرهێنان لە سیستمی تەندروستی بکەن. لەگەڵ ئەوەشدا سیستمی تەندروستی ئەوان تووشی حاڵەتی جۆرە نقمبوونێک بووە لەوەی کە فشارەکە و ژمارەی خەڵکانی توشبوو گەلێک زۆرن. بۆیە هەرێمی کوردستان ناکرێت ڕێگە بەوە بدا کە لە جەبهەی دووەمی شەڕدا سەرقال ببێ، چونکە سیستمی تەندروستیەکەی تەحملی ئەوە ناکە کە خزمەتی هەموو نەخۆشەکان بکە و بەرگەی ئەو فشارە بگرێ چونکە بەلەو ئاستەدانی. بۆیە بەرپرسیارەتێکە وەیە کە ئەو استراتیژی ئێستا بەردەوام بین خەڵکیش هاوکاری حکوومەت بکە. هاوکاری خەڵک زۆر گرنگە چونکە ئەگەر وەک تیمێک کار نەکەین ئەو حاڵەتە تێناپەڕێ بە ئاسانی. هەڵبەتە بۆ سەرکەوتن حکوومەتیش کۆمەلگاش پێویستی بە هاوکاری و تەعاونی ڕاستەوخۆی هاوڵاتیان هەیە. هەموو هاوڵاتیەک بەرپرسیارە لە پاراستنی خودی خۆی، خێزانەکەی ئەوجا کۆمەلگاکەی کە وای دابنێ هەر کەسێکی بەڕوو ڕووی دەبێتەوە ڕەنگە هەڵگری ڤایرۆس بێ، بۆیە خۆی پارێزێ بە پاک و خاوێنی بە دەستوشتن دەست دەموچاوە نەدەی هەناسێ بەرامبەر هەڵنەمژی خۆ دوورە پەرێز ڕابگری لە پژمین و کۆخیریان. و بۆ پاراستنی خێزانیش زۆر گرنگە کە ئاگداری پاکوخانی ناوماڵبی و خەڵکی بەتەمەن و ئەوانی نەخۆشن بیان پارێزی بە زیادەوە، چونکە ئەوان دوو بەقەت خەڵکی تر معرەزن کە نەخۆشی تون بگرن ویان گیان لە دەست بدەن. لە وڵاتانی دەور و پشتمان وا دەرکەوتووە جیاوازە لە چین، ڕێژەی گیان لە دەستدان زیاتر بووە لە چین، بۆیە دەبێت زیادەوە ئەوان بپارێزین. هاتوچۆی خەڵک و سەردانی نەخۆشەوانە باجیان زۆرە دەبێت کەم بکرێنەوە و هەر کەسێکی کە پیرە و یان نەخۆشە لە ماڵ کەمترین کاتی لەگەڵ سەرفکەی دوورە پەرێز دەی بۆستی بەبێ ماچکردن و لە باوەشگرتن و تەوقەکردن و بە تایبەتی منداڵ کە لە دەرەوە توانای ئەوەی هەیە ڤایرۆس بێنتەوە بەبێەوەی نیشانەی لە بەدەرکەوێ ئەوانە زیاتریش دوورکەونەوە لە پیرەکان. بەرامبەر کۆمەلگاش دەبێ وای دابنەی خۆت نەخۆشی، بۆی ڕێبگری لە تەشانەکردن دەبێ وای دابنەی کە تۆ دەبێ کۆمەلگا بپارێزی، بۆی کەمترین کات بچێت دەرەوە لەگەر کەمترین ژمارە خەڵک یەکتر بینی واگەر یەکتریشت دیت دوورە پەرێزبی هەوڵ دەیبیان پارێزی لە پژمین و کۆغینت و لە تەوقەکردن و لە دەست لێدانی کەلوپەل.
حکوومەتیش دەبێت بەردەوام بێ لەو هەوڵانەی دەیدا لە بڵاوکردنەوەی ئامار لە هۆشیارکردنەوەی خەڵک. زۆر گرنگە خەڵک زانیاریەکانی لە سەرچاوی باوەڕپێکرا وەربگرێت، پەیڕەوی ڕێنمایەکانی حکوومەت بکە و التزام بکە بەو یاسا و ڕێنمایانەی کە دەردەچن، چونکە ئەوانە وەکو هیچ سیاسا و ڕێنمای بوارێکتر نین، ئەوانە تایبەت لە بەرژەوەندی خەڵک و کۆمەلگادانە. بۆیە زیرەکایەتی نییە ئەگەر یەکێک فێڵ لە یاسا بکە، چونکە زەریبەکەی کۆمەلگا دەیدا، خێزان دەیدا، ئەوجا خودی تاکە کەس. شێوازێکی تری هاوکاری کۆمەلگا و حکوومەت ئەوەیە کە بە زیادەوە فشار نەخرێتە سەر سیستمی تەندروستی و ڕێگە بدرێت کە حکوومەت و نەخۆشخانەکان سەرقاڵی ڕزگارکردنی ئەو خەڵکانە بن کە وەزعیان لە خراپترە لە خەڵکی تر و ویان تەرکیزیان بکەوێتە سەر ڕێگرتن لە تەشەنەکردن. پێویستە زانیاری و هۆشیاری پزیشکی زیاد ببێ لای خەڵک کە بتوانن مامەڵە لەگەر حاڵەتی نەخۆشی جیاواز بکەن و خۆیان بتوانن خۆیان عیلاجکن و زانیاریش تەنها لە سەرچاوی بڕواپێکرا وەربگرن. لە سۆشیال میدیا زۆرش بڵاو دەبێتەوە کەوا دەبێت کە ڕەنگە زیان بەخش بێ بۆ تاکە کەس و بۆ کۆمەلگا، بۆیە دەبێت لەوانە بە دوور بێ. خەڵکی ئەوا دەزانێت ئەو ڤایرۆسە دەستکردە، هێزێکی جیهانی دروستی کردووە بەرامبەر هێزێکی تر، نەخێر ئەوە ڕاست نییە و هیچ بنەمای نییە. ئەزمموی پزیشکی نیشانی داوە، تەنانەت بەندە لە کاری خۆمدا لەو 35 ساڵی ڕابردوو چەندین شەپۆڵی پەتام دیوە کەەوە بە هەمان شێوە لە وڵاتی چین و لەو شوێنانە سەری هەڵداوە لە گیانەوەرێکەوە ڤایرۆسەکە بازی داوە بۆ ناو لەشی مرۆڤێک و دواتر تەشەنەی کردو پەتایەکی دروست کردووە. جا پێشتر یان ڕێی لە گیراوە بە سەرکەوتویی یان کوتانی لە بەرامبەر پەیدا کراوە چارەسەر کراوە، بۆیە خەڵک ئێستاش ئاگداری نییە. بەڵام ئەو ڤایرۆسە لە گیانەوەرێکی ترەوە بازی داوەتە مرۆڤ و بە ڕێگا سروشتەکەی تێپەڕیوە دەستکردی هیچ وڵاتێک نییە و مەفروض نییە کەس گوێبداتە ئەو قسە بێم نەمانە. ویان خەڵکانێک هەیە تەعاون ناکەن لەگەر سیستمی تەندروستی بەو ناوەی کە ئەو ڤایرۆسە ڕاست نییە، نەخێر زۆر ڕاستە وە کوشندەشە. کە باس لە نیشانەکانی نەخۆشی دەکرێت، ڕای جیاواز هەیە، بەڵام لە ڕاستیدا هیچ لەوانە ماتماتیک نییە وەک بڵێ 1 زائید 1 دەکات 2. هیچ دوو نەخۆشێک بە یەک ناچن. ڕاستە زۆرینەی نەخۆشەکان تا دەگرن کۆخەیان لێیە و تەنگە نەفەسی دەیانگری، بەڵام کەمینەیەکیش هەنا کەوا وەکو ئینفلۆنزا لوتیان ئاو دەکا و کۆخە بەرغەمیان هەیە، گەرویان دەکەوی، بۆیە دەکرێت بە شێوازی جیاواز نەخۆشیەکە خۆی نیشان بدە. ئەوەش احتیمال دەکاتە سەرەوەی کە چۆن نەخۆشیەکە دەگری و ظروفی شخصەکە چۆنە. بۆ سەرکەوتن بەسەر ئەو پەتایە ناکرێت پشت تەنها بە یەک ڕێکات بەستین، دەبێت هەموو ئەو ڕێکارانەی هەیە لەگەر هەموو ڕێنمایی هەیە بە تەواوی بەگشتگیری پەیڕەوی بکرێن، چونکە دەستشتن بە تەنێ بەش ناکە، خۆجیاکردنەوە بە تەنێ بەش ناکە، ویان لەبەرکردنی ماسک بەیانەوە تا تێکەڵاو نەبوون لەگەڵ خەڵک، کەواتە دەبێت لە هەموو ڕوویەکەوە بتوانانی خۆت پارێزی بەبێ ئەوەی کە لە هیچ حاڵەتێکدا لێ خافڵ ببی. هەموو ڕێنمایانەش پەیڕەوی بکەی کە لە سیستمی تەندروستیەوە بۆ دێن. مەسەلەی چارەسەر لە ئێستادا چەندین وڵاتی جیهان سەرقاڵی تاقیکردنەوەی دەرمانی جیاوازن بۆ چارەسەری. زیاتر لە 300 جۆرە دەرمان لەو دوایەدا تاقی کراوەتەوە. زۆربیان لە ناوەڕاستی مانجی شوباتەوە دەستیان پێکراوە و لە ناوەڕاستی مانجی نیساندا دەرەنجامەکانیان ئاشکرا دەکرێت و دواتر بڵاو دەکرێنەوە. ئەو کاتە دەزانین کە چی دەرمانێک سوودی هەیە و کامیان سوودی نییە. هەندێک دەرمان هەیە ناویان دەکە هیوا بەخشن، هیوادارین کەوا بە زووترین کات دەرەنجامەکانی ببیستین. چارەسەرکردن واتە دەرمانی دژ بە کۆڕۆنا جیاوازە لە ڤاکسین و کوتان. ڤاکسین و کوتان مانای ڕێگرتن لە توشبوون دەیدێ بە یەکێکی ساخ. ئەوەیان ئەو ڤاکسینان ئەو کوتانە کاری زیاتری دەوێت، سەبرترە، بۆیە درەنگتر دێتە بازارەوە. بەڵام چارەسەر بۆ نەخۆشە بۆ یەکێکە کە گرتوویەتی ئەوەیە کە ئێستا پەلەی لێکراوە و لە وڵاتی چین و چەندی وڵاتی تر خەریکن. لەو نێوەشدا ئەزموو زیاتر دەبێت، معلوماتی زیاترمان دەست دەکەوێت لەسەر ڤایرۆسەکە، بۆیە توانای خەڵکی گۆی زەوی زیاتر دەبێت بۆ بەرەنگاربوونەوەی پەتاکە.
ئەگەر بێت و هەرێم و خەڵکی هەرێم خۆی بگری سەبری هەبی هاوکاری بکە لەگەر سیستمی تەندروستی و زانیاری باش و بڕواپێکرا وەربگری ئەتوانێت کە زیاتر ئاگداری خۆی بکە خۆی پارێزی هەر بمێنن بە ساغی و بە سەلامەتی. ئەمە دووەم پەیامی دکتۆر دلاوەر ئەلادین بوو کە لەبارەی مەترسیەکانی کۆرۆنا هەروەها ڕێنمایەکان بۆ خۆپاراستن لەسەر کۆرۆنا بڵاوی کردەوە و ئامانجی ئێمەش لە بڵاوکردنەوەی ئەم پەیام ئەوەیە کە بەردەوام دروستترین زانیاری ببەخشین بە ئێوە و ئەو زانیاریە وەرگن کە دروستە و بێ ئەوەی کە بگەڕێنەوە بۆ سەرچاوی نادروست و دووچاری دڵەڕاوکێ و خەمۆکیتان بکاتەوە. بەڵێ لە دوای ئەوەی کە ئەو ڕێنمایی و ڕێکارانەمان بینی بۆ شێوازە لە شێوەی ڤیددیوەیەک ئێستا دەچینە کەشوهەوای کوردستان زین کەشوهەوای کوردستان چۆن. تەندروستی کەرەخڕای دەگەێنێت توشبوویەکی کۆرۆنا هەشتا کەسی بۆ نان خواردن داوت کردووە بۆ ماڵەکەی خۆی کە ئەمە زۆر لە دوێنێەوە لە تۆڕە کۆمەڵایەتەکان بڵاو بۆتەوە لە هەواڵەکان بڵاو بۆتەوە کە مەترسێکی زۆر زۆرە چونکە ئەو کەسە کە وەک باسی لێوەکرێت و بەڕێوەبەراتی تەندروستی کەرەخڕای گەاندووە هاوڵاتیەکە دوای گەڕانەوەی لە ئێران هەشتا کەسی لە خزم و کەسوکارەکەی خۆی بۆ نان خواردن بانگێش کردووە کە ئەمە داعادەتەن وایە ڕێوڕسمێکە لە ناو پۆزەکانی عەرەب یاخود ئەوانی کە لە خواروی عێراقن کە لە شوێنێک ئەگەڕێنەوە خزم و کەسوکاری خۆیان بانگێش دەکەن و خواردنێک دروستەکەن پێڵەن وەلیمەیەک ئەکەن کە لە کاتی ئەنجامدانی ئەو وەلیمەیە دیارە زیاترین کەسەکان سەردانی ماڵی و کەساکەن و لەوێ نان ئەخۆن و ئەمە مەترسێکی زۆری دروست کردووە چونکە ئەو کەسە کە گەڕاوەتەوە پشکنینی بۆ کراوە دەرکەوتووە و کەسە هەڵگری ڤایرۆسی کۆرۆنایە. ئەمەنە دەست و دڵی باش بووە هەشتا کەسی داوت کردووە بەڵام وەکوتوت ئەمە وەکو نەریتێکی خۆیانە بەڵام لە کاتێکا کە فەحسیان بۆ کردو و هەڵگری ڤایرۆسی کۆرۆنا بووە مەترسێکی زۆری بۆ سەر تەندروستی ئەو کەسانە دروست کردووە کە بەشداری داوەتەکەیان کردووە بۆیە بەڕێوەبەراتی تەندروستی کەرخ داوا لە هاوڵاتیان نەکات هاوکار بن بۆ ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا ئاماژە بەوە شکات پێویستە ئەو هاوڵاتیانەی لە ئێرانە گەڕێنەوە لە ماڵەکانیان بمێنەوە و نەچنە دەرەوە.
جاهاژە من چوومەتە ئەو وەلیمانەوە سینیەکی تر نازام ئەمەیان بەو شێوازە دروست کردووە با بڵێن ئەو داوەتکردیان ئاوها بووە یان بە شێوازێکی تر بەڵام سینیەکی گەورە ئەهێنن نانی تێ ئەکەن تێگوشەیەکی زۆر برنجیەکەنە سەر و دوو کەس یا سێ کەس لەسەر ئەو سینیە بەیەکەوە نانەخۆن ئەگەر لەم شێوازە بوو بێت ئەوە پێشەوەی پشکینەکانیان دەربچێت من بەڵێ پێڵەن خواردنی دێمین پێشەوەی کە دەربچێت پشکنینەکان من ئەڵێم مەترسی ئەوەی هەیە کە زۆریش مەترسیەوەی کە توش بوو بێتن و ئەو دلێمیە ها لە کوردەواری خۆمانەیەڵە لە لوتی دەرچووەوە تامی ئەو دلێمیە لە لوتیان دەرەچێتەوە ئەگەر بەو شێوەیە بێت هەر بۆیە بەردەوام جەخت لەسەرواکرێتەوە کە کۆبوونەوە یاخود دانیشتنی بە کۆمەڵ و نانخواردن و کۆبوونەوەی زۆر لە ئێستاە زۆر مەترسی هەیە و بۆیە کە بەردەوام جەخت لەواکرێتەوە تا دوورکەینەوە لە یەکتر باشە کە کۆبوونەوەی زۆر یاخود کۆمەڵێکی زۆر کۆ نەبینەوە هەم لە کاتی نانخواردن لە کاتی سەردان بێ مانەوەمان لە ماڵەکانیش ئەوەیە کە زیاتر نەچینە سەردانیەکەوەیە کە زۆر نزیک نەبین لە یەکەوە و دووچاری ئەو مەترسیانە نەبینەوە بەڵێ ئەزانی هاژە من بەمانەی کە باسی لەکەم بیر لەوە ئەەکەمەوە چەنەها جار هەبووە کە ئێمە یەکتریمان بینیوە لە دوورەوە کە یەکتریمان بینی یەکسەر باوەشمان کردو بێستا کۆرۆنا وای کردووە زۆر مشتاقی ئەوە بین کە دەست لە ملانی یەکەین و بگەڕێنەوە ئامێزی یەکتری لەگەڵ یەکا کۆ ببینەوە شەواندا ئانیشتین هەرچەند هەر کەس و با بڵێن مۆبایلی خۆی مەشغوڵ بوو بەڵام لەگەڵ ئەوەشە من ئێستا دڵتەنگیەوانم کاتێک کە شتەکانت لێ تەوق ئەکرێت ئەو کاتە ئەزانی کە چ ئەرزشێکی هەبووە ڕاستە بەڵێ بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا دیمەن و شێوازی زۆر سەرنجڕاکێش دروست ئەبێت و خەڵکی بە شێوازێکی سەرنجڕاکێش کۆبوونەتەوە کە کاردانەوەی خەڵک لە جیهان لەم ڕۆوە بەدی ئەکرێت کە بە شێوەیەک لە ئیتاڵیا خەڵک لە پەنجەرەکانیانەوە گوێ لە گۆرانی هونەرمەندان دەگرن و سەما ئەکەن هاوکات لە لوتکەی ئیستانبول لەبارەی پرسەکانی ئیدلیب و کۆچبەرانیشەوە بە شێوەیەکی ڤیددیۆ کۆنفرانسەکە بەڕێوەچێت کە لە ئین هاوسێک کە هاژەی هاوکارم ئامادەی کردووە پێکەوە بینەریە. ئیتالیا لە ئەوروپا و جیهان بە وڵاتێکی داهێنان و بەرگری ناو دەبرێت و خەڵکەکەشی بە کەیف و خۆشحاڵ ناسراون لەگەڵ بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و نەمانی هاتوچۆ داخستنی هەموو شوێنەکان بەهۆی تەشەنەکردن و بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە نێو بالکۆنی ماڵەکانی خۆیانەوە گۆرانی دەڵێن و پشگیری خۆیان ڕادەگەێنن بۆ مانەوەیان لە ماڵەوە و بە پێی پێویست نەبێت نێنە دەرەوە. هونەرمەندانیش بۆ هاندانی خەڵک لە ماڵەکانی خۆیانەوە لە ڕێتۆڕە کۆمەڵایەتیەکانەوە لایڤی گۆرانی وتن بە شێوازی کۆنسێرتی بچووک پێشکەش بە بینەران و هەوادارانیان دەکەن. هاوکات بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا کە ئاهەنگ و ڕێوڕەسمەکانی هەڵوەشاندەوە ئەوە ئەگەر لووتکەی سەرکردەکانی جیهانیشی هەڵنەوەشان دەبێتەوە ئەوە شێوازی بەڕێوەچوونی ئەو کۆبوونەوانەی گۆڕیوە بڕیار بوو هەفتەی ئەم مانگە لووتکەی سەرکردەکان لەباری ئیدلیب و کۆچبەرانەوە لە ئیستانبول بەڕێوە بچێت بەڵام بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا ئەو لووتکەیە هەڵوەشایە و هەریەک لە ئێمانوێل ماکرۆن و سەرۆکی فەڕەنسا و ئەنگێلا مێرکڵ ڕاوێژکاری ئەڵمانیا و ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆک کۆماری تورکیا لە ڕێگەی ڤیددیۆ کۆنفرانسەوە کۆبوونەوە و دۆخی سووریا و پرسی پەنابەرانیان تاوەتوێ کرد. سەرجەم مرۆڤایەتی بۆ بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە هەموو بوارەکان و ئاست و سێکتەرەکان ڕێکاری توندیان گرتوۆتە بەر بۆ بەرەنگاربوونەوەی ئەو دوژمنە نەناسراوە نوێیە لە پێناو ڕێگریکردن و بڵاونەبوونەوەی بە جۆرێک هاوشێوەی وڵاتانی ئیتالیا کە دۆخەکەیان بە هەمان خۆشی تیا دەپەڕێنن تەنها بە دۆزینەوەی ڕێگەچاری جیاواز و پارێزراو کە پابەندیان نیشان دەدەن. هاژە غەفور، کوردستان 24. Metto al TG1, TG2, Mediaset pure Sky e Facebook, tutti a dir che ti devi lavare le mani, 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 mani. چەند جوان بوو بە شێوەی کۆکەکانیان بە شێوەی هیپ هۆپ دەربڕی بوو وەکو میوزیکێکی هیپ هۆپ هەرچەند خەڵکی ئیتالیا زۆر خەڵکێکی پڕجۆش و خۆشن بە بەردەوام حەزیان لە میوزیکۆوانە هەتا لەم کاتەشە خۆیان ناگرن لە بالەکۆنەکانەوە ئەو وزە ئەرێنیە بە یەکتری ئەبەخشن لەو بارودۆخە سەختە. بەهۆی مەترسی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا زۆرینەی شوێنە گەشتیاریەکان و مۆزەخانەکان لە وڵاتانی ئەوروپا داخراون. ئەوەش جگەلەوەی کاریگەری خراپی لەسەر ئابووری ئەو وڵاتانە هەیە
هاوکات کاریگەری نەرێنیشی لەسەر کارە هونەریەکان هەیە و بۆتە هۆی ئەوەی بەشێک لە کارە هونەریە جیهانیەکان بوەستێت و پەکیان بکەوێت. جار ڕەوشە بڤی ئاوایی نەبوو لە ئەوروپا بێدەنگیەکە ترسناک لە کۆلان و جادەیە نوێ تێندیتن و بە تایبەت لە دەڤەرێن گەشتیاری و دیرۆکی کۆبەرینها پڕ گەشتیار و حەژێکەرێن ڕەوشەمبیریە بوون. هژمارێک گەلەکە کێمە گەشتیاران لێن ئەڤا کۆلانێن وڵاتێن جوودایە ئەوروپا تێندیتن سەدەمژی هەلبەت ڤایرۆسێ کۆرۆنایە کۆدەتبیرێن تۆنج بۆ ڕوبڕبوونا ڤایرۆسێ کۆرۆنا ژەئالێ ڕایدارێن ئەوروپای هاتنە ستاندن. ئەڤ مۆزەخانەیە پرادۆیە لێ مەدرید ژە ڕۆژا پێنجشەمبێ و ژ بۆ جارە یەکەمی ژ بەریە 8 ساڵی دەرگەهێنخوا لە بەرگەشتیاران دگرا. دێرا لا ساگرادا فامیلیا لە بارسلۆنا هەمان ڕێکارێن چۆند گرتیە بە ژە ترسا بەڵاوبوونا کۆرۆنایە هاتن و چووندناوە باڵەخانەیەن دێرێ هاتینا ڕاوەستاندن بە یەکێ حەژێکەرێن هونەرێ تلتەن کریە ئەو دوێنن کۆڕەوشانها باندۆرەکە نێرینی لە وارێ هونەری دکە. بەڕاستی ڤایرۆسا کۆرۆنا بە ئەوایەکی گران و ترسناک کاریگەری لەسەر وارێ هونەری دکە نەتەنێ لە ئەوروپایە بەلێ لە چارئالیە جیهانێژی مۆزەخانە و هۆلێن نیشاندانا سینەما هاتنە گرتن خەلک دەرناکەون و بە هۆنەرێ شانابن هەموو تشتێک هاتیە ڕاوەستاندن. پایتەختên جودایە ئەوروپایە ji ber ڤایرۆسê کۆرۆنا ڤالابوونە کۆبەرینها ji alê rêxistina tenduristiya cîhanî parzemîna Ewropa bi sentera belavbûna ڤایرۆسê kۆrۆna hatibû binavkirin piştî bilindbûna rêjeya tûşbûyan kotenê li Ewropa nêzîkî 10,000 tûşbû bi ڤایرۆسê kۆrۆnayê hene. Reşa Barzan, Kurdistan 24. یونیسف باسی لەوە کردووە کە 3 ملیار کەس لە جیهاندا دەستشۆر لە ماڵەکانیان نییە. ڕێکخراوی هاریکاری منداڵانی سەر بە نەتۆیە گرتووەکان یونیسف لە ڕاگەاندراوێکدا کە بڵاوی کردوێتەوە دەستشوشتن بە ئاو و سابوون بۆ خۆپاراستن لە ڤایرۆسی کۆرۆنا زۆر گرنگە. لە کۆی 5 کەس لە سەرتاسەری جیهان 3 کەس توانایان نییە کە دەست بە ئاو و سابوون بشۆن. بەڕاستی ئەم ئامارە یاخود ئەم راپۆرتەی کە بڵاو کراوەتەوە تەنها بۆ دەستشۆردن نییە زۆرێک هەن هەر بەو ئەندازەیە کەسانێکن ئاویان نییە و تەنانەت سەرەتاییترین پێداویستەکانی ژیانیان نییە وەکو ئاوی خواردنەوە وەکو تەنانەت ئەو توالێتانەی کە بەکار دەهێنرێت وەکو توالێتی لەو شوێنانەی کە دروست کراوە ئەوەشیان نییە کە ئەمانە زۆر مەترسین بۆ بڵاوبوونەوەی نەک هەر کۆرۆنا زۆربەی ڤایرۆسە خراپەکان و ئەو ڤایرۆسانەی کە کاریگەریەکی زۆر خراپی لەسەر تەندروستی مرۆڤ هەیە هەر ئەو راپۆرتەش ئاماژە بۆ ئەکات کە ئێستا لە 140 دانیشتوانی جیهان واتە 3 ملیار کەس دەستشۆر لە ماڵەکانیان نییە و لە بەشێکی دیکەی راپۆرتەکەی یونیسف هاتووە لە 1 لەسەر 3 قوتابخانەکانی جیهان دەستشۆر نییە و قوتابیان ناتوانن دەستەکانیان بە ئاو سابوون بشۆن. هەروەها لە سەدا 16 بنکەکانی تەندروستی لە جیهان دەستشۆر و توالێتی کردەییان نییە و جەختی شەکاتەوە کە نەبوونی دەستشۆر لە قوتابخانە و بنکە تەندروستیەکان مەترسی توشبوون بە تەشەنەکردنی ڤایرۆسی کۆرۆنا زیاد دەکات. بەڵێ ئەمە زۆر مەترسێکی زۆری هەیە بە تایبەت ئەوەی کە نەبوونی توالێتە کردەییەکان من ڤیدۆیەکم بینیوە زۆر دەست بەدەست ئەکرا لە ناوتۆڕە کۆمەڵایەتیەکانە کە لە وڵاتانی ئەفریقی بوو مناڵێک لە بەرۆی کە نەبوونی شوێنی توالیتی کردەیی لە چوو لە قەراغ چەمێک لە قەراغ ئاوێکا بوو ئەو ئاوا بەسەر خەڵکە تێ ئەپەڕی خەڵکێکی تر ئەو ئاوایان بەکارهێنا شێوازی بڵاوبوونەوەی نەخۆشیەکە زۆر بە ئاسانی لەو ڕێگەیەوە ئەنجام ئەدرا کە شێوازێکی زۆر مەترسیدار بوو بێ ئەوەی کە کەسەکان خۆیان ئاگادار بن لەوە بێەوەی کە خۆیان کەسەکان ئاگادار بن بۆیە ئێستا سەیری ئەوەکەین کە سپاس بخوا ئێمە ئێستا چەنێ ئەو ئیمکانیاتەن لە بەردەستمانە هەیە دەستشۆر لە ماڵەکانمان هەیە سابوون ئاوێکی زۆر بۆ ئێستا لە زۆربەی جیهانە چاڵنج دروست کراوە چاڵنجی شۆردنی دەست کە بە چ شێوازێک دەستەکان بشۆین
ئێستاش خۆپاراستن لە ڤایرۆسی کۆرۆنا باشترین شێواز ئەوەیە کە تا پاک و خاوێنی تاکە کەسی بپارێزین بە شۆردنی دەستەکانمان سوپاس بۆخوا کە هەموو ئەو شتانە ئێستا لە بەردەستی ئێمە هەیە و ئێماتوانین بە باشترین شێوە خۆمان بپارێزین. کۆمپانیای ئەپل 15 میلیۆن دلار بۆ ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا تەرخانەکات بەڕێوەبەری جێبەجێکاری کۆمپانیای ئەپل ڕایگەیاند لە پێناو پاراستنی گیانی کارمەندەکانیان هەموو لەقەکانیان لە دەرەوەی وڵات تا 27 ئەم مانگە داخستووە. ئاماژەی بەوەش کرد بۆ ڕوبەڕووبوونەوە و ڕێگری لە تەشەنەکردنی ڤایرۆسی کۆرۆنا 15 میلیۆن دلار تەرخانەکەن. دوای بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە چین دەیان کۆمپانیای تایبەت بە کاروباری ئەلکترۆنی و فڕۆکەوانی لەقەکانیان لە وڵاتە داخست. بەشێک لە کۆمپانیەکانیش لە جیهان کارمەندەکانیان ڕەوانەی ماڵەوە کردوتەوە و بە شێوەی ئۆنلاین کارەکانیان جێبەجێ دەکەن. ئەم شێوازە ئۆنلاینە زۆر لە کارەکان ڕایی ئەکات تەنانەت لە چین ئێستا ئەو کاتێککە زۆر کۆرۆنا زۆر زاڵوار چەند ئێستا چەند ڕۆژێکە کە ژماری تازە لە توشبوون تۆمار ناکرێت هەموو کارەکانیان لە ڕێی ئەو ئۆنلاین و دیلیڤەریانە ڕایی ئەکرد ئەوە بووە هۆی ئەوەی کە کەمتر خەڵک بێنە دەرەوە و کەمتر بەرکەوتن دروست ببێت کە ئەوە تەکنەلۆژیا ئەلێرەیە زۆر کاریگەری خۆی نواندکە وەکو هەمیشە کاریگەری هەبووە لەسەر ژیانمان. ئێستش بابەیەکەوە بینەری بەهای دراوە بیانیەکان و نرخی زێڕین لە بازاڕەکانی هەرێمی کوردستان. کە $100 ئەمریکی بەرامبەر بە 121,500 دینارە و 100 یۆرۆ بەرامبەر بە 135,000 دینارە و 100 پاوەندی بەریتانیش 156,000 دینارە و 100 لیرەی تورکی بە 19,800 دینارە و 100,000 تومەنی ئێران کە 100,000 تومەنی ئەوانە کاتە 8,000 دینار کە نرخی دراوەکانی ئەمڕۆ. بەڵێ بە هەمان شێوەش نرخی زێر کە مسقالێک زێری عیار 24 بە 320,000 دینارە و مسقالێک زێری عیار 21 بە 280,000 دینارە و مسقالێک زێری عیار 18 بە 240,000 دینارە. دوو خوشک لە ئێمن دوای چەندین جار دەربەدەری و ئاوارەبوون بەبێ ئەوەی هیچ ئەزمونێک یاخود پاشخانێکیان هەبێت بڕیاریاندا کاری وێنەگری بکەن. ئێستا ئەوان خاوەنی کاری خۆیان و لەو ڕێگەیەوە بژێوی ژیانیان دابینەکەن. ئێستا ئەو دوو خوشکە دەیانەوێت بەشداری کاری سینەمایی و فیلمی جیهانی بکەن. لێرەوە بۆمان دەرەکەوێت مرۆڤ خولیای هەبێت ئامانجەکانی بەدیێنێت بەیەکەوە کاری ئێستای ئەو دوو خوشکە دەبینین. حەجێکردن دەبە هەمان ئارمانجا ڕاستەقی نەبێت. مینا حەجێکردنا ڕانا و نەسیمێ دوو خوشکێنی یەمەنی بۆ وێنەگریێ. دەستپێکی تەنێ بۆ حەزا دڵێ خۆ وێنەتگرتن. لێ پشتی ڕەوشە نەخۆشە و بە سەرێوان هاتەی مفاژە حەزا خۆ وەرگرت بۆ گەهشتن بە ئارمانجا خۆ. ئەو لە باژارێ تەعەس هەیانەهات چەندین جاران بە سەدەما شەڕ ئاوارە بووینە. دەبەرێدا ڕەوشەوان بە سەدەما نەبوونا کار گەلێک دژوار بوو. نحن نزحنا بكذا منطقة، آخر منطقة استقرينا فيها كانت صنعاء. هەیانها چەند جاران ئەم ئاوارە بوونە داوی جارژی ئەم ئاوارەی سەنعایە بوون بەردەوام لە دوو کار دەگەڕیان لێمە چ کارێک دەست نەکرد ژبەر وێژی مەبڕیاردا کارێ وێنەگریە بکەن مەبەری ئەزمونێکە وستا نەبوو لێ بەردەوام مە هەوڵدان و وێنەگرێندنجی هەبوون کوالی کاریەمەکردن ئەوان ئەم هاندان. فجلسنا نفكر أنا وأختي إنه طالما إحنا عندنا كاميرا والموهبة موجودة. دەستپێکێ لە ڕێیا تۆڕێن جڤاکی وێنەیەن و دەگرتن بڵاو دەکردن. هێدی باڵا هەن کەسان ڕاکێشا و بە ئاوایەک گەرۆک کاری وێنەگریە دەکرد. سەرنجام پشتی هەوڵ و ماندووبوونەکە زۆر بوونە خوددانێن استودیویا خوەژی. طموح إن شاء الله إنه عملنا يتطور وندخل بمجال صناعة الأفلام. هێویامە ئەوە پێیتر پێش بکەون و بکارن لە بەرهەمانینا فیلمانشی بەشداریە بکەین ئەف یەک دکارێک چێن دنجی هام بدە حیاکۆ بکارن دە هەر ڕەوشەکە دژوارە ژیانێ ژیانە خۆ بە ئاسایی دەرباس بکەن. الحرب عادي نجرب حاجة مش ضمن دراستنا يعني حتى لو درسنا شيء مختلف. دو خوشکێن یەمەنی فەقیرترین وڵاتی عەرەبی کو لە ساڵە 2014 بە بەدەست شەڕی ناوخۆی دەناڵید. لە ڕێیا هەست و حەزا خوەوە گەهاینە ئارمانجا خوە
و نها به سربلندی مال باتا خواب خوداند کن. ناکرێت ڕۆژێک هیچ بابەتێکمان نەبێت لەسەر ژنان لەسەر دەستڕەنگیرنی کچان لەسەر خولیا و ئامانج و خەونە گەورەکانی کچان بێگومان هەموو ڕۆژێک ئێمە بابەتێکمانە بێ کە لە هەر شوێنێکی دنیا بێت دەستڕەنگینی و خولیاکانیان ئامانجەکانیان و سەرکەوتنەکانیان دەرەکەوێت. بەڵێ بەدڵنیایە خۆی مە هەموو جار باسی ئەوشمان کردووە لە هەر ئەڵێن لە پشتی پیاوی هەموو پیاوێکی سەرکەوتن ژنێک هەیە بەڵام ئێمەش هەر عینەن ئەو وتەیە لە لای خۆمان ئەم دیۆدی بیەکەین شەرتیش نییە سۆڤان من لەگەڵ ئەویان نیم شەرت نییە هەموو کاتێک لە پشتی ژنێکی سەرکەوتووە پیاوێکیش هەبێت شەرت ژنەکە خۆی سەرکەوتوو بێ و پێویستی بۆ نەبێ هیچ پیاوێک لە بەڵام حتمما باوکێکی باش پەروەردەی کردووە برایەک هەبووە ئەش بێت ئەوەش نەبێت بۆیە ڕۆڵی پیاوان لێرەیە زۆر نەک لێرە لە هەموو ئاستەکانی ژیانە بەرزە نرخێنین چونکە پیاوان هاوکاری ژنانن و هەمیشە هەوڵی ئەوە ئەدەن کە ئایستا ئێمە وەستاوین زۆر ئینیان ماکەقەیهاژە تۆ زێخەریکە حەز لەوە ناکات کە من بڵێ مەساوەتە وەستاوین کامێرەوانەکانمان ئەو ئازیزانان و لە پشتی کامێراشەوە هەموو پیاوانن و بە بەردەوام لەگەڵمان هەرچەند پرۆدوسەرێکی کچیشمان هەیە لەوێ ها گوڵێکمان هەیە ئەوە تا خانمێکیشمان هەیە کە ئەویش کاری دەنگمان بۆ بێگومان ئەوە شتێکە ژنان پیاوان لە هیچ ئاستێکە جیاوازیان نیە و هاوشانیە کارەکەن لە کللتوری گەلان و وڵاتان سەماکردن بە شێوازی جۆرا و جۆر بۆ مەبەستی جیاواز بە درێژایی مێژوو هەبووە مێژوو ناسان ئەڵێن مرۆڤ بۆ یەکەم جار بە دەوری ئاگردا سەمای کردووە ئەوەش بە مەبەستی داواکردنی پارێزگاری بووە لە ئاژەڵە درڕندەکان ئێستا شەڕ و ئاژاوە خۆشەویستی ڕێف تووڕەیی لە ڕێگەی سەماوە گزارشتی لە یەکرێ کە ئێمە لەم ئین هاوسا سەمایکی کولتوری وڵاتی ئۆزبەکستانتان پیشانە دەین کە مێژوەکەی بۆ سەدەی یەک بۆ چواری زاینی ئەگەڕێتەوە پێکەوە باو سەمایە ببی لە ناوجەرگەی پرۆڤەکانەوە گروپی سەمایی ئۆرکێسترای وڵاتی ئۆزبەکستان کە بە ناوی خوورزم لازجی ناسراون سەما دەکەن گروپی سەمایی ئۆزبەکی ستۆدیۆی تایبەتی خۆیان هەیە و دەکەوێتە تەشقند خرازلازجی سەمایەکی تایبەتی کولتوری ئۆزبەکیە لە دیسەمبەری ساڵی 2019 لەلایەن یونسکۆوە خرایە لیستی کولتوری جیهانیەوە لازگی بۆ ئەگەر بێت و لە وشەی لازگی بکۆڵینەوە ئەوە بەواتای لەرزین دێت لە دەست و پەنجە و شاندا و لە کاتی سەمادا هەموو لەشی مرۆڤ دەجوڵێت بە شێوەی شەپۆلێکی دەریا بەدەرمی سەرتاپای ماسوولگەکانی جەستە کار دەکەن تۆڵکلەر ماناسۆی بێرادە تا ئێستا بنەچەی ئەم سەمایە و مێژووی دروستبوونی پشتڕاست نەکراوەتەوە بەڵام لە ڕێگەی هەندێک وێنەی سەرقەڵای تۆپرو لە باکووری ڕۆژئاوای ئاسیای ناوەڕاست دەرکەوتووە سەماکە دەگەڕێتەوە بۆ سەدەی یەکەم بۆ چوارەمی زاینی بە شێوەیەکی بەرچاو ئەم سەمایە بە وڵاتەکەدا ساڵ بە ساڵ بڵاو دەبێتەوە تا ئێستاش لە فستیڤاڵ و کۆنسێرتەکاندا نمایش دەکرێت. Это кастанеты, у нас хорезмия. ئەوە ئامرازانی دەستمان بە شێوەیەکی تایبەت دروستکراون مێژویان بۆ چەند سەدەیەک پێش ئێستا دەگەڕێتەوە من تەنها پاکم کردوتەوە وام لێ کردووە بەڕێقەی بێت بەڵام پێویستە لە بەرد و ئاسن یا خۆت بەرد و مز دروستکرا بێت ئەمەش بەهۆیەوەی بەم شێوەیە دەنگ دروست بکات لە کاتی لەرینەوەی ударяя об камень, держа ее между пальцами. هەر لەگەڵ پێشکەوتنی کۆمەڵگە ئەم سەمایەش گۆڕانکاری بەسەردا هاتووە و جۆری جیاوازی لێ دروست بووە. ئێستا نۆ شێوازی جیاواز هەیە کە لە ڕێگەی پەیمانگە و ئەکادیمیای تایبەتیەوە ئارەزوومەندان فێر دەکرێن. ئەمەش بە مەبەستی هەوڵدان بۆ ڕێگرتن لە ناوچوونی سەماکە. سەماکان ئاماژەن بۆ ئەو شتانەی کە لە ناو کولتوری هەر وڵاتێکە هەیە
من لە بابەتێکا خوێندمەوە کە نووسەرێکی بیانی باسی لە سەمای کوردی کردووە کە هەڵپەڕکێی خۆمانە دەڵێت کە دەست لە دەستکردنی ژنان و پیاوان بەڕێز و پێکوتینیان بە زەوی ئاماژە بۆ ئەوەیە کە کورد هەمیشە دەستە ناو دەستە بە ژن و پیاویان وڵاتیان دەپارێزن و جەخت دەکەنەوە پێکوتینە جەختکردنەوەی بۆی کە سنوورم نادەم بە هیچ کەسێک و ناهەڵم کەس بێتە ناو سنوورمەوە کە زۆر بەلامەوە سەرنجڕاکێش بۆسا ببینین ئەو ئینهاوساوم بیرکەوتەوە. خولیای کۆکردنەوەی بەشێک لە کەلوپەل و پێداویستی تایبەت لەلایەن چەند کەسێک لە کەسانی دیکە جیاکاتەوە کەواکات ئارزومەندەکە ساڵانێکی زۆر بەو کارە سەرقاڵ بێت و پێداویستیەکان لە ناوچوون بپارێزێت. کار و خولیای ئەو کەسانە ڕاستەوخۆ دەبێتە جێگەی سەرنجی هاوڵاتیان و میدیاکان. ئەو جۆرە کەسانە ئەگەر لە جیهان کەم نەبن ئەوە زۆریش نین. هاوڵاتێکی ئوسترالی 71 ساڵەش قارتە و پێداویستیەکانی کۆ دەکاتەوە کە لە شوێنێکی تایبەت هەڵی گرتوون و لەم ئینهاوسەیە بینەریەبین کە سۆڤان ئامادەی کردووە. نیل ئەبۆت خانەنشینێکی ئوسترالیە کە بۆ ماوەی 71 ساڵە خولیای کۆکردنەوەی شقارتەی هەیە کە لە شوێنێکی تایبەت لە ماڵەکەی ئەو شقارتە و هەندێک کەلوپەل کە پەیوەندیان بەو جۆرە شقارتەیەوە هەیە کۆ دەکاتەوە. کۆکردنەوە هەڵگرتنی هەر شتێکە پەیوەندیە بێت با کۆلێکشنەکەم بۆ من سەرنجڕاکێشەوە هەڵی دەگرم وە دەیپارێزم. نیل زیاتر لە 1 ملیۆن پارچەی لە جۆرە شقارتە و کەلوپەلێکی کۆکردوتەوە کە نەقشی شاجوانی ساڵی 1947 ئوسترالیای لەسەر نەخشێنراوە بە شێوەیەک خولیای وێنەکانی ئەم جۆرە شقارتەیە کە تەنانەت هەندێک لە جلوبەرگ و کڵاو و کتێب و شتومەکی دیکە هەن کە پەیوەندیان بەو جۆرە شقارتەیەوە هەیە سەرجەمیانی کۆکردوتەوە. ئەم دەنکە شقارتەیە نیل بۆی دروست کردم لە 25مین ساڵیادی هاوسەرگیریمان و لەسەر دەنکە شقارتەکە بۆ مینوسیوە کە تۆ تایبەترین دەنکە شقارتەی منی و منیش زۆر پێم جوانە. هەندێک لە شقارتەکان بەرواری چەند بۆنە و یادەوەریەکی لەسەرا وەک ئۆلۆمپیاتی 1956 و گەشتکردنی مرۆڤ بۆ یەکەم جار بۆ سەر مانگ بەڵام لە هەمووی گرنگتر بۆ نیل ئەو شقارتانەیە کە وێنەی شاجوانی ئوسترالیای لەسەر کێشراوە. کاندیدێک بۆ پۆستی سەرۆکی ئەمریکا ڕای ئەگەێنێت 500,000 هاوڵاتی وڵاتەکەی لەسەر شەقامەکان دەخەون کە بێرنی ساندرس کاندیدی دیموکراتەکانە و عادەتەن ئەوانەی کاندیدی دیموکراتەکانن زیاتر جەخت لەسەر ئەو کەم و کورتیانە ئەکەن کە لە ناو ئەمریکا هەیە و دەڵێت ئەو خۆی بۆ پۆستی سەرۆکی ئەمریکا لە هەڵبژاردووە کە لە تویتێکە لە تۆڕی کۆمەڵاتی تویتەر بڵاوی کردوتەوە. شەوانە 500,000 کەس لەسەر شەقام و شۆستە و پارکەکانی ئەمریکا ئەخون. ڕاشی گەیاندووە پێویستە بودجەی گەورەی وڵاتەکەی بۆ بواری پزیشکی و خۆشگوزارانی بێت نەک بۆ جەنگ و وێرانکاری. ساندەرزی ئاماژەی بۆش کردووە قبول نییە ئەمریکیەکان بۆ دابینکردنی خوانی ڕۆژانەیان دوو کار بکەن. لە یەکێک لە ئەو ڤیددیوانەی کە بە بەردەوام لە یوتیوبیش بینیومە باس لەوە ئەکات ئەوانەی کە لە شەقامەکان ئەنون یان هەندێکیان هێنە ناو ئۆتۆمبیلەکانیان ئەنون تەنانەت شوێنێک نییە کە بچن چارەسەری خۆیانی بۆکەن بۆ هەڵکێشانی دانیان ئەگەر بیانە دان هەڵکێشن بۆ 3 مانگ یا 2 مانگ دەبێت لەسرە بۆستن ئەویش کلینیکە خێرخوازەکان لە شوێنێکە دا ئەندرێت ئاگادار ئەکرێنەوە کە لە ناوچێکی زۆر دوورە بۆ نمونە لە 2 سەعات ڕێگە ئەبێ ببڕن هەتا بگەنە ئەو شوێنە بۆ دان هەڵکێشان. سۆڤان ئێمە هەمیشەوەکو بەراوردکاری نایڵێن بەڵام پێویست بە سوپاسگوزاریەکە کە ئێمە لە کوردستان سپاس بۆخوا هەموو ئەو شتانەمان هەیە بەردەستە هەم بە فری بێت یاخود بە خزمەتگوزاری حکومی بێت ئێمە دەستمانەکەوێت و یاخود تا ئێستا ئەوەنە کەسمان نییە کە لەسەر جادەکان بخەوێت و نەبۆتە دیاردەیەکی دیارکە خەڵک ببینین لەسەر جادەکان بمێنێتەوە بێلانە بێت ئەمە جێگەی سوپاسگوزاری بەڵێ چونکە لە ئێران ئەوە هەیە پێیانەڵەن کارتۆن خاپ یعنی لە ناو کارتۆنە ئاخەون لە دەرەوە ئێمە سوپاس بۆخوا مەگەر کەسەکە لە ڕووی عەقلیەوە کێشەی هەبێت لە دەرەوە ئەوەش چارەسەر ئەبرێت بۆ شوێنی تایبەتی خۆی. دامەزرێنەر و بەڕێوەبەری جێبەجێکاری کۆمپانیای مایکرۆسۆفت دەستبەرداری پۆستەکەی بوو. بەلگەیت دامەزرێنەر و بەڕێوەبەری دەستەی جێبەجێکاری کۆمپانیای مایکرۆسۆفت دوای 45 ساڵ دەستبەرداری پۆستەکەی بوو لە پەیامێکیشدا ڕایگەیاند لەمە دووە زیاتر گرنگی بەکاری خێرخوازی و مرۆڤدۆستی دەدەم و بە تایبەت ئەوەی پەیوەندی بە بابەتی تەندروستی و ژینگە و خوێندن و فێربوونەوە هەیە.
و وتێتی کە کار بۆ چارەسەرکردنی کێشەی کەش و هەوا ئەکات. بیل گیتس ئاماژەی بۆش کردووە ئەڵێ کە هەستم کرد کۆمپانیای مایکرۆسۆفت چی دیکەی تر پێویستی بە من نییە بۆیە بڕیاری وازهێنانی داوە و دەژڵێت وازهێنانم لە دەستەی بەڕێوەبردننی کۆمپانیاکە بە واتای دوورکەوتنەوەی یەکجاری من نییە لە کۆمپانیای مایکرۆسۆفت کە بیل گیتس بۆ هەموو ئیمکانیاتەی کە هەیەی و خەڵکی هەیە لەوە چێ هەر زۆر حەسکار لە ناو پارە و سەروەتا هەر بتلێتەوە و تەقلە لێ بدات بەڵام ئەم بە پێچەوانەوە بۆ کاری خێرخوازی هەر بۆ پارەی خۆشی چۆتە ناو کاری خێرخوازیەوە و ئەڵێت بیل گیتس تەمەنی کە 64 ساڵە و لە ساڵی 1975ەوە کۆمپانیای مایکرۆسۆفتی دامەزرانوە بە دووهەم دەوڵەمەندترین پیاوی جیهان هەژمارەکرێت و سامانەکەی بە 110 میلیارد دلار دەخەمڵێنرێت. زۆر جار ئەو کەسانە بۆ گەڕان بە دوای خۆشببختی ژیانە بێگومان لە پارە و سەروت و سامانەکەیان نایدۆزنەوە دوجارە گەڕێنەوە سەرکاری خێرخوازی و نخبەی ئەو خۆشببختیا دۆزنەوە لە کاری خێرخوازی. دەڵێ ئەو کەسانی کە خەوێکی ئارامیان هەیە حتمما ئەو کەسانن کە لە ڕۆژە شتێکیان بەخشیوە ئەگەر زەردەخەنەیەکیش بوو بێت بەخشیونە کەواتە ئێستا لەم دۆخەی ئێمەشدا زۆر گرنگە و کاریگەرە کە ئێمە دەستی بەخشیمان هەبێ بۆ کەسانی کە ئێستا لە ماڵەوەن ئەگەر کرێکار بێت ئەوە لە ڕۆژێک ئەگەر ئەمڕۆ کار نەکات ناتوانێت ئێوارە سەمون بۆ ماڵەکەی ببارتەوە کە بای 1000 دیارە بۆیە لەم کاتەیە کاتی ئەوەیە کە ئێمە ببەخشین بۆ کەسانی کە کەم دەرانەچێت. وێ بەو هیواین ئەمڕۆ ئێمەش زۆرترین سوود و زانیاریمان بە ئێوە بەخشی بێت و هەرشاد بن. خاچانە.